مامۆستاگیان سەلامی خوا لێبێ. سڵاوی خوا لە خوشکی بەڕێزی خۆم دادەیگیان. خی گەورە پاداشتی خۆت و ساپەکەت باتە ئینشاءڵڵا. لەگەڵ ئێوەی بەڕێزیشدا دادەیگیان. خوا سەلامەتتان کە. مامۆستاگیان وەڵا پرسیارێکم لا دروست بووە، ئەگەر وەڵامەکەیم لە بەڕێز دەست خێر و پاداشتی دەستەکەی ئینشاءڵڵا. ئینشاءڵڵا فەرموو پرسیارەکە لە زانستیێمەدا بەسەراوان. مامۆستا خوا لە قورئانە فەرموویەتی ئەگەر کەسێ بکوژێت سێ ڕێگە هەیە، یا لێ خۆش بوون، یا تۆڵە بە تۆڵە، یا شوێن وەرگرتنی. ئایا دیاری کراوە شوێنی حادیسەی سارە حرام بێت؟ بەڵێ ئەگەر ڕووداوەکە بڵێن کوشتنەکە بە حادیسەی سارە بێ. بەڵێ بە حادیسەی سارە بێ و کە ئێمڕۆ خۆمان نایەنێ قەزا و قەدەر. بۆ نمونام کەسەی من ساقەکە 100% تاوانبارە، کەسەکەش گەنج بووە و کوڕی منە، ئەنجا سەکنیش بووە. بەڵێ سەکنیش بووە. ئێستاڵێن ئەگەر تۆ هەشتە لەو ساقە وەرگری، ئایا ئەو بەڕغبەتی خۆی بياتێ تۆکو خوێن وەریگری هەم خۆ گوناحبارەبی ئەم مردووەکە لە بەروی قەزا و قەدەر. ئایا خوای گەورە لە قورئانە پیرۆزەکەی باسیەوەی کردووە کە قەزا و قەدەر نابێت؟ دەکەمەوە بەسەر چاو خوشکە شاناس. چاو نێشێ مامۆستاگیان ئەڵێن بۆ خۆشت و بۆ مردووەکە زەرەری هەیە. من بۆ دڕوون دەکەمەوە لە ڕوانگەی ئاینی ئیسلامەوە ئینشاءالله تعالی. ئەگەر پرسیارەکەی من وازح بێ لەلاو مردووەکەی من یەک گەنج بۆ 18 ساڵ بووە، دوو سەکن بووە، سێ ساقە 100% تاوانبارە. پرسیارەکە دڕون و ئاشکرا دادەیگیان ئینشاءالله بە مامۆستاگیان خوا پاداشتی باتە ئینشاءالله. بۆ لە سەری دەکەم و خوای گەورە سەبوری بدای ئینشاءالله کوڕەکەشت بە بەهەشت کە یا ڕەبی لەگەڵ هەموو موسڵماناندا. فەرمووی لە قورئاندا ڕاستە کەسێک مرد بەدەستی لێ خۆشبوون، تۆڵەکردنەوە، خوێن وەرگتن. بەڵام ئەوەی قەزا و قەدەری سارە کە ئێمە پێ دەبێت بڵێ پێڵێن قەزا و قەدەری خوای پەروەردگار ئەگەر قانونی مرور دەزانێت خوشکەشانە 100% پۆلیسی هاتوچۆی بێلایەن پسپۆر و خەبیری ڕێگاوبان هاتووتی ئەم شۆفێرە بە پێی لێخوڕینی بە پێی ئەو جێسی سارەی کە بۆی دانراوە ئەو دوو قات و سێ قات لێ خوڕیوە، پابەندی هاتوچۆی نەبووە، مەرجی تەندوتۆڵی سارەی نەبووە، هیچی نەبووە، 100% شۆفێرەکەی بە تاوانباردانە ناکوژرێتەوە، چونکە بە فیشک کوڕەکەی توی نەکوشتووە، خوا پاداشت داتەوە و خوای گەورە کوڕەکەشت بە بەهەشت کە ئینشاءالله لە بەهەشتا پێشات دەبێەوە. بەڵام وەکو ئەوەی واقع بڵین خوێن وەرگتن لەو سایقە حرام نییە، خوێن وەرگتن لەو سایقە حرام نییە و پێویستە خوێنی تەواوی بدرێ و پێت حەڵاڵە نەکوڕەکە لە قەبرا گونەهبار دەبێ، نەبۆ خۆت پارەکەت پێ حرامە، نەدەبێ بڵێ نابێ بیخۆیان بیخێ مزگەوتەوە، نەخێ بیخۆی وەکو شیری دایکی خۆت پێت حەڵاڵە. بەڵام لە کوردەواری ئێمەدا میلەتی کوردی ئێمە مامۆستاکانمان، ڕیشتپێکانمان، زاناکانمان خەڵکی ژیر و عاقڵن، وەکو عالمن حەکیمیشن، دائیمە با لێبوردەی فێری خەڵکەین. ئەڵێ ئەمڕۆ تۆ ئەم خەزیەیە لە جەنابەت خات و شاناس قەوماوە بەیانی خوا نەخواستە براکەی جەنابەت کوڕێکی ترت هاوسەرت دەچێتە سەر ئەو جادە، ئەویش تووشی قەدەرێک بوو، تووشی ڕووداوێک بوو، 100% مێردەکەت مخالیف بوو، براکەت مخالیف بوو، کوڕەکەت مخالیف بوو، تۆش دوێنێ خوێنبایی لە خەڵک وەرگرتووە کە حەڵاڵی خۆتە، ئەویش بانی لێت وەردەگرێتەوە. ئەوەن با ژیانی لێبوردەیی هەبێ، بەڵام ئەم ژیانی لێبوردەیە نەبێتە هۆکارێک بەخوا سایاقی وا هەیە لە خەتەکاندا 3-4 جار سارەی وەرجێڕاوە، هەر 4 جارەکەش خەڵکی تێدا مردووە، خۆی بە شەل و شیتیە تۆ دەدەرێت ساریان بۆ کۆ کردوێتەوە، پارەی بۆ کۆکراوەتەوە، ساری کڕیوەتەوە، دیسانەوە تەمبێ نەبووە. ئەمە حەقوا تەمبێ بکرێت، ئەمە نابێ بەسەریا تێپەڕێ، خونەیە سای لێخوڕین دەزانێت، نەحساب بۆ خۆی بۆ خەڵکە و شۆفێر و هاوڵاتیانی تر دەکا. نەخێر خات و شاناز بە کورتی و پوختی پێت بڵێم کاتێ 100% شۆفێر عقوبەتبار بوو لەلایەنی مرور جهەتی پسپۆر دیاری کرد، خوێنبایی کوڕەکەت وەکو شیری دایکی خۆت پێت حەڵاڵە، هیچ حرامێتی شتێدا نییە، و ئەگەر عەفوشت کرد ئەوە گەورەی خۆتە، خوای گەورە سەبوریت بدا.